من محەممەد ئەنوەر خەڵکی شاری هەولێرم دانیشتووی گوندەدی قۆڕیدانم ناسراوم بە محەممەد ڕەسام هەلە مناڵیەوە خولیا و هیوا و ئاوا دەکمێ بە ئاژەڵ و باڵندە و حەیوانات و تەیر و تار هەلە مناڵیەوە عەزبە و ئیشکردنە دەکەم بەڵام ئەوە چەند مدەیەکە ئەمن دەستم بەو کارە کردو یعنی چەند سارێک دەبێتن زیاتر ئیشی مۆمیایی دەکەم لە جاراندا ئیشی ڕەسامی و ئیشی خەتاتیم دەکرد بەڵام ئێستاکە ئیشی کاری مۆمیایی دەکەم و زۆر مشتاقشم بۆ ئیشێ زۆریش دڵخۆشم بۆ کارەوە. ئەمە ئیش لەسەر هەموو ئاژەڵ و باڵندەیەک دەکەین بە تایبەتی ئەمە ئیش لەسەر مردی دەکەین بە هیچ شێوازێک ئەمە ئیش لەسەر شتی زیندی ناکەین لەبەر ئەوەی ئەمە ئیش لەسەر شتی زیندی ناکەین ئەمە دەمانێت دووبارە ئەو شتانێک کە دەمریتن بە سروشتیان شاد بکەینەوە وەکو دیکۆراتێک لە مارێ دابندرێ نەگلۆ ئەوەی ئەمە بچین جینۆسایدی سروشتەکەی خۆمان بکەینەوە ئاژەڵی زیندوو لەو دەشت و دەرەی چیانەی خۆمان بچین بیان کوژین و ئێمە دووبارە بینی زیندیان بکەینەوە نا ئەمە دەمانێت دووبارە سەرنەن و ئەو شتانێک کە دەمری پێش ئەوەی فڕێ بدرێت لەسەر زبڵدانەکان و کۆرانەکانمان لێ پیس بکەن ئەمە دووبارە هەردەستین مۆمیان دەکەین و بە خاوەنەکانیان شاد دەکەینەوە من دەتوانم برێم هەتا ئێستا هەموو ئاژەڵەکەم مۆمیا کردووە بە تایبەتی برێم وەڵای هیچ شتێک نمایە مامزی قەرەبچووقی خۆمانم مۆمیا کردووە کار بزنیی مۆمیا کردووە مامزی مەرەقەتی مۆمیا کردووە تاو سپەرخە ورد سپەرخە شێرم مۆمیا کردووە و بڵنگم مۆمیا کردووە و فیزانی نێرە و مێم مۆمیا کردووە فیزانم گۆڵدم مۆمیا کردووە بە تایبەتی هەموو نۆعە تەیرێکی چیویم زیاتر مۆمیا کردووە زیاتر لەوەی کە لە سروشتەکانی خۆمان مۆمیا بکەین لەبەرەوەی تەیرەکانی چیوی خۆمان زۆر جوانترە کاری مۆمیاکردنم ئاتا ئێستا عەدەدەکەی دیاری نییە برێم چەندم مۆمیا کردووە بەڵام ئێستا کە لە ڕسم لە لای خۆم پێما ئۆندەی بەڵگەی کە بەخۆم لە سەرما زیاتر لە هەزاران ڕسم دەبی کە لەکنمەوەی خەڵکە لە بۆم دروستکردینەوە و لە بۆم ڕەوانەکردینەوەتەوە زۆر لەوەش بگرێت زیاتریش کە ئێستا بەخۆم برێم هەر بەخۆم ڕۆژانە 100-200 قلم لەکنە و لە لای خۆمە مۆمیام کردووە و هەموو کاتێک مەوجودە لە لای خۆم کە هەیت. لە بۆ کاری ئاسانی هیچ شتێک ئاسان نییە بەڵام ئەو ڕۆکە ئەگەر بتەوێتن هەر شتێک ئەگەر بخۆت هەوڵی لە بۆ بدەیت بەرێت تەنانەت بە تایبەتی زۆر ئاسان دەبێت ئەو شتانی کە بخۆت حەز دێت تەنانەت ئێستا ئەمە مامزەکی قەرەبچووق نێریەکی کامل ئەگە بمانەوێت مۆمیای بکەین دەوری 2 ڕۆژ تا 3 ڕۆژت دەوێتن ئەو مامزە کاتەکە مۆمیا دەبیتن لە کاتێکدا کاتە دەوێتن تاوسەکی مۆمیا بکەیت ئەو تاوسە ڕۆژدانەکە تا 2 ڕۆژی دەوێتن مۆمیای بکەیت ئەمە زیاتر مادەی فۆرماڵین بەکاردێنین فۆرماڵینەکە ئاوی هەیە و تۆزیشی هەیە ئەمە زیاتر فۆرماڵینە ئاوەکەی تۆزەکەی بەکاردێنین لەبەرەوەی فۆرمالینە تۆزەکەی بەکاردێنین هەموو عەشەرات و زیندەوارێک لە ناو ئەو پیستەیە دی کوژیتن بە هیچ شێوازێک حەشەرات و شتیت کە ناتوانێت خونی بکاتەوە بەڵام لە هەمان کاتیش مەوادمان هەیە
موادی کوردەواری خۆمان هەیە کە لە ئێمە لەگەری دەگرینەوە لەگەر ئەو فۆرمالنانە لەگەری دەگرینەوە ئەو موادە پێدا دەکەن بە مروری زەمان ئەگەر ساری بەسەدا بسڕێتەوە ئەگەر بەتەنێ فۆرمالینەکە بەتەنێ لۆمدەچی زۆر دەیسوستێنیتن یان ئەگەر خێی تێکەی ئەگەر تایتی تێکەی دەیسوستێنیتن ئەو مادەیە بەتەنێ بەرام ئەگەر سار دوو ساری بەسەدا بسڕێتەوە ئەو موادێک کە بەخۆت دەیگریەوە دەبی بەڵگە لەسەری هەبی معلوماتە تەواو لەسەری بە ئەگەر ناسارێک دوو سار ئەو موادە یان ئەو شتێک کە دروستی دەکەی بە تاکید ئەو پیستەیە و ئەو تووکە هەمووی هەردەورێ ئەگەر ئەو سار هەرنەوەرێ سارشکە هەردەورێ ئەگەر ساری دواتر هەرنەوەرێ ساری پاشتر هەردەورێ یان نەوع عەشەراتێک و کرمەچی لێدە یان نەوع ڤایرۆسێک لێ دەداتن ئەو پیستەی یان ئەو ناوقاتسەکانی هەموو کونکون دەکاتن کەواتە ئیسیفادەی لێ ناکەین لێ ئەمە چەند موادێکی کوردی هەیە کە بە خۆمان دەگرینەوە و معلوماتیشمان لەسەری هەیە ئەو موادانە زۆر ئیسیفادەمان لێیان بەرێ ئێستا ئەمە باس لەو بازەی دەکەین لەو کاربزنی چیویەی دەکەین ئەمە ئی هاوڕێکی زۆر خۆشەویستی خۆمە ئەو بازە هەتا مدەکی زۆر لە مارێ لە لای بوو ئەو بازە تقریباً وەکو برین کەوی ببوو بەرام ئەمە باز نییە ئەمە دووبرای پێدەرێن ئەو بازە تقریباً لە لای خۆی کەوی ببوو بەو دوایە بەسەری داهات بازەکەی لێ نەخۆشکەت و مرد بازەکەی کە لێ مرد هینایە لای من گوتی محەممەد دەمێتن ئەو بازەم لە بۆ مۆمیات بکەوە بە جوانترین شێواز من عەز دەکەم ئەو بازە هە لە لای خۆم بمینێتەوە وەکو یادگارێک لە مارێ لەبەرەوەی بیرەوەری زۆرە ئەو بازە لە مار گوتم باش کاتێککە بازەکەم نێوەگر بازەکەی هیناکەنە من بە شێوازێک بە دیزاینێک داماننا هاوڕێ و نزیکی خۆشمانەیە کە خۆشەویستەکانمان ئەوانی کە مەزرعەیان هەیە بزنی چیویان هەیە بزنی چیویش سارانە ئینتاجی لێ وەردەگرن ئەو ئینتاجە هەتا سەری ناستە سەرێ کاتەکە ئینتاجەکانیان لە نیوێ ڕێیان بە دوو ڕۆژ سێ ڕۆژە ئەو کارە دەبیتن نەخۆش دەکەویتن کارەکان لێ دەمرێتن چەند برادێکیشم هەبوو کارەکەیان لێ مرد و کارەکانیان لە بۆ من هینە ئەمن هەستان چم کرد ئەو بازەیەم هینە بە دیزایانی خۆی عینن ئێستا ئەمە لەنا ئەو بازە لێ ئێرکانە ڕادەیدڕێنین هەتا ئێرکانە موادی فۆرماڵینی تێدەکەین لەگەر چەند موادی میهنەی دیکە کە ئەوە سڕە میهنەی پێدەرێن بە تایبەتی ئی خۆمە کە بە شێوازێکدا دامنەیە دیزایانی لێ دەکەم ئەو شێوازە ناتوانم هەموو شتێکی لێرکانە موادەکان باز بکەم بەرام ئەمە هەردەستین زیاتر فۆرمالین بە فۆرمالین دروست دەکرێت ئەو بازە لێرکانە ڕادەیدڕێنی لەو مەسافەی لێرکانە ئەمە تێلی تێدەکەین هەتا سەرقاچەکانیش تێلی تێدەکەین ئەوەش کاری بزنی بارزانی خۆمانە بەرام لێرکانە بەخێو دەکرێت خەڵکمان هەیە لێرکانە ئەو ئاژەڵی بەخێو دەکاتن ئەو کاتێک کە لێ مرد ئەوش ڕەفیقەچ خۆم بوو کە زۆر لێم نێزیک بوو ئەو کارانەی دایمێ لە بۆ خۆم چاچی بکەم ئەمنش خاوەنی ئەو بازەی کە زۆر هاوڕێیەکی نزیک خۆم و خۆشەویستی خۆمە و من بزنەکەم بە هەدیە داوبە و ئەویش بازەکەی هینا و بە هەردووچی دیزاینێکی جوانمان لە بۆ دروست کرد و ئیشاڵە زۆریش بەدری دەبی هیواداریشم بەدری بیتن بەرێ ئەوە و تێلانە ئەمە لێرکانەڕا کاتێک ئەلێرکانەڕا تێلی تێدەکەین هەتا سەری تێلەکان لە قاچ ڕادێتە خوارێ ئەو منتیقەیە هەمووی تێلی تێدا تێلەکانیش دێتەوە هەتا ئەو مەسافەیە تێلی تێدا ئەو پەڕی باڵانش ئەوە دانە بەدانە دەبی ڕاستی کەیەوە قڵقڵ ئەو پەڕە باڵانەی دەبی وەچی خۆی دابدرێتەوە قڵقڵ چونچێ ئەگەر بە لە کاتی نەرمی ئەگەر ئاگا لێ بەبڕێ پەڕەکان هەمووی دەشێوێتن نابی لێ بە دووربی لە کاتی ئەو ئیشی ئەو نوعا شێوازی ڕاوستانە ناویشی ئەمە جاران کایان بەکاردەینە لە دەشتی هەولێری خۆمان بەڵام ئێستا ئەمە ناکا پونگەی لێ دەدا کا ئەسپەی لێ دەداتن کە تەڕیش دەبیتم بخاری دەکاتم بۆنی لێ دێتن ئەمە ئێستا هەر دەستین دەکەین ئەمە هەر هەموو پۆلیستەرمان تێکردێ ئەو پۆلیستەری کە لە سەرین دەکرێت هەر عینن لە کارەکەشمان پۆلیستەریشمان تێکردێ و لە کاتی ئەو نوع بازە کە لە کاتی وەی ڕاوەستەیە کارەکەی گرتیە و لە کاتی ڕاوکردنیتی ئێستا لۆ نمونە ئەو بازە لە کاتی ڕاوکردنیتی قاچەکانی بە خین دەبیتن و خینیش بە بنزیجیدا دەڕژێتن ئەوە لە شێوازێکی ئەوە ڕاوەستەیە کە ئەو بازە ئەو کارێ ڕاوکردووە کەشۆ هەوایەکەی هیچ کێشەی نییە بەرام کێشەیمە ئەوەیە نابی تەڕ بکرێتن ئەو نوعم ئیشکردە نابی تەڕ بکرێتن ئاوی لەسەر ڕابجیرێتن ئەوەیە دومینیش ئەگەر کەشو هەوایەکەی ساردیش بی گەرمی بی هیچ کێشەی نییە بەرام ئەمان بخارێکی زۆر نەکاتن نابی دیسان قەلیبێ ببتەوە شێدار تەڕ ببتەوە لەبەرەوەی قەلیبی ببتە شێدار تەڕ ببتەوە پیستەکانی نەرم دەبتەوە ئەو جارە ئیستیفادەی لێ ناکرێەوە ئێستا ئێمە بازە و تاوسێ دەکەین ئەو تاوسە تاوسی ئەوروپیە لە سروشتی خۆمان نییە ئەو نوع زۆرە تاوسە لە سروشتی خۆمان بەرهەم نییە و بەدەستیشمان ناکەوی
ئەو تاوسە عمری لە ساڵ و نیوەک هەتا 2 ساڵ دەبێتن تاوسی نێرەی پێدەرێن هەر عینەن ئەمەشیان تاوسی نێرینەیە ئەمەشیان تاوسی مینەیە دانێکشمان هەبوو لە مێشکە ئەو ژوا دیارە ئێستا دیارنێ بەرێ ئێستا ئەمە ئەو تاوسە کاتێک ئەو تاوسانە چادەکەین ئەو تاوسە کامل گۆشەکەی دەردەینین بەرام ئەمان دروستکردنی تاوسی فەرقی هەیە لەگەر دروستکردنی ئاژەڵ و لەگەر دروستکردنی مریشکەک و لەگەر دروستکردنی هەموو زۆرە ئاژەڵ و حیوانەشکە لەبەر ئەوەی ئەو دروستکردنی تاوسی فەرقی هەیە لەبەر ئەوەی تاوس دەبی دان کلکەکانیان دانە بەدانە دەبی ئاگا لێبیتن و نەوعە مەوادێکی لێ بەکاربیێنی نابی ئەو کلکانە هەر بۆرێتن دەبی ئەو کلکانەی دانە بەدانە تۆم بیتن و وەبی ئیشی لەسەر بکرێتەوە 2 ڕۆژکە نەگە هەر کەسێک ئەوها بیگریتن دەستی لێ بداتن بتوانیتن کلکەکان بەکەیف خۆی بێتە دەرێ لەبەر ئەوەی ئێستا ئەمە ئەگەر مەوادی تێنەکەین و ئەو نوع مەوادە کیمیاییە هەیە بەعزە مەواد هەیە کە ئێستا ئێمە تێنەکەین و ئەو کلکانە لە هەر وەختێکی بتوانی دەستی لێدەی لەبەرەوەی ئەو پەڕانە هێشتان سیخە خینی لە ناومایە لە هەر وەختێکی بتوانی دەستی لێ بدەی ئەو کلکانە هەمووی هەردەوەرێ بۆیە دەبی ئێستا ئێمە چ بکەین دەبی ئەو تاوسە هەرستین بە شێوازێکی ئەوها دروست بکەین بە نوع مەوادێکی دروست بکەینەوە نابی بە هیچ شێوازێک ئەو نوع کلکەی هەر بۆرێ هەر دەستنی ئێستا ئەمە لە بۆ دروستکردنی تاوسی ڕۆژێک ڕۆژدانێکمان دەوێتن هەتا بمانەوێت تاوسەکەی دروستکەینەوە عینەن تاوسیش وەکو هەمان حیوان و مامز و تێرەکانی کە لە سنجی ڕادەدرێنین هەتا خوارێکە تاوسیش عینەن تێل و شیشەی لە ناودا دەدێنێنەوە بە نسبەت چاوەکانیش هەموو لە دەرێ ئێمە دانە چاومان لە بۆ دێتن بە هەرچی شێوازەکی بمانەوێت تەڵەب دەکەین و چاوەکانیشمان لە بۆ دێ ئێستا نزیکی زیاتر لە برین زیاتر لە 200 تا 300 نوع چاوم لەکنە ئی هەموو زۆرە ئاژەڵ و باڵندەیەک و حیوانێک و گیاندارێک ئێستا ئەمە هەر دەستین چاوەکانی وەچی خۆی بە دیزایانی خۆی و بە شێوازی خۆی بە جوانترین شێواز چاوەکان دادەنینەوە لۆ ئەوی ئیستفادەی لێ بکەن لەبەر ئەوەی ئێستامە چاوەکان دانێنینەوە چاوی ئەسلی خۆی چاوەکان ناوەکانیان قۆر دەبیتن و ئاوەکی سپی تێدایە و ئاوە دەڕژێتن و ئیستفادە لە جوانی تاوسەکەی ناکەین تاوسەکانیش دار عینن ئەمانە تاوسی نێرینەیە ئەوەش تاوسی نێرینەیە ئەوانە هەموو تاوسی نێرینەیە ئەمەمان تاوسی مینەیە ئەمەشیان تاوسی سپی مینەیە عمری ساڵێک و 2 ساڵێکە تا ساڵ و 2 مانگێک دەبیتن ئەو تاوسە ئەمە شێوازی تاوسەکانە ئێستا ئەمە بەشی باڵندەمان هەیە بەشی ئاژەڵیشمان هەیە لەوانی کە پێش ئێستا بینیتوان ئەوانە هەمووی بەشی باڵندەکانم بوو کە لە شوێنی تایبەت خۆمدانا بوو شوێنی تایبەت شم هەیە خاص لەو بەشی ئاژەڵەکانم ئێستا لۆ نمونە ئەمە باز لەو ئەوە کارە ڕەشەی دەکەین ئەوە کاری جیسچی پێدەرێن جیسچی ئیماڕاتی پێدەرێن ئێستا لە تازیرەکانی خۆمان زۆربیان ئێستاکە لەو نوع زۆرە کارێ بەخێو دەکەن ئەو نوع کارش هەرچی ڕەنگە کردەوێت لە دنیاە جوانەکەی لەوەیدایە ڕەنگەکانی هەیە ئەر وەکو ڕەنگی و حیوانات لە هەموو نوع زۆرە ڕەنگەکی ئاژەڵەکان هەیتیان ئێستا ئەمە ئەوەمانەیە ئەمە بەسکە شێرەی هاوڕێکی خۆشەویستی خۆم بوو کە ئەو بەسکە شێرەی کڕی عزی کرد لە ماڵی خۆی بە خێوی بکاتن کەوی بکاتن بەسکە شێرەکەشی نەگەویشتە سەرە لێمر ئەمەش بەسکە ورچە ئەو بەسکە ورچەش لە سروشتی خۆمان ورچ هەیە بەرام ئەمە ئی سروشتی خۆمانیە ئەمە لە ئێران ڕاهاتووە و ئەو بەسکە ورچەمان لۆ هاتیە بە زیندیتی کابراهینە لە ڕێی لێ مردوو هە لە ڕێی نەگەیشتەوە مارێ و نەگەیشتە هیچ شوێنەکی نای لای من لە بۆم چاکردەوە ئەمەشیان عینن ماری پێدەرێن ئەمە ماری ڕەشی پێدەرێن ئەمەش لە سروشتی خۆمان زۆرە ئەمەش کاری بزنی کاری مامزی ئەمەریکی پێدەرێن عینن پێی دەرێن مەڕەقەت ئەمەش کار مامزی خۆمانە ئی قەرەسوغی خۆمانە ئەوەش هەلێرکانە ئەو کارەشمان بەدەست دەکەی ئەوژ ئێستا لە تازیرەکان و خۆمانە ئەو نوع مامز و بزنانە عینن لە مارێ ڕادەگرن هەلە بۆ جوانی سروشتی لە زیاد مەڕ و ماڵات ئێستا خەڵک ڕادەگریتن ئەو نوع زۆرە ئاژەڵ و مامزانەمان ئەوەش مامزی قەرەسوغی خۆمانە مامزی قەرەسوغی خۆشمان ماشەڵڵا لە هەموو زۆرە حیوان و مامزەکی دیکەمان جوانترە ئەو مامزەشمان ئەوە بزنە کار بزنی بارزانانی پێدەرێن ئەمەش ئێستاکە لە تازیرەکان و خۆمان لە مەزرعەکانی خۆیان ئێستا بەخێو دەکەن سالانە ئینتاجی وەردەگرن ئەو کاتێکە ئینتاجەکەیان دەگەیشتە سەرێ یان ناگاوتە سەرێ ئەو کاتێک کە کارەکان لە دایکیان دەبیان عمرە گەرمە و سەرمەلەی دە لە کاتی ناسچی خاوەنەکەی ئاگە لێ نامیتن دەمریتن و ئەو کاتە لە بۆمان دەینن عینن ئەمەش کار ئەوە قۆچی بزنی
ئەوەی پێدەرێن چی پێدەرێن ئەمەش بە قۆسی بزنی چی بەناوبانگە. ئێستا ئەمە لێرکوانە هەموو نوعات زۆر و ئاژەڵ و باڵندەیەکمان هەیە لە هەرچی شێوازەکی دەتەوێت لەکنەمە دەست دەکەوێت هەرچی شێوازەکی ئەو کەسەی کە دەیەوێتن بە هەرچی شێوازەکی دەتوانین ئێمە لە بۆی دروست بکەین و بە جوانترین شێوە تەنانەت دەست سمۆرەیەکی هەمان بۆ دروستیشمان کردووە هەتا ئەسپەچی ئەوزە لەو بینەی کار لەو بینەی ئەمە هەموو ئاژەڵ و باڵندەیەکمان دروست کردووە و ئەلحەمدوللیلا لە خوای بەزادوی هیچ ئەشکالە چشمان لەگەرینێ و لە هیچ شتێکیش لە قوستانینە و هەرچی شتێکمان بوێتن مۆمیای دەکەینەوە ئەو کاتەی کە دەمریتن چونکە ئەمە هەروەکو ئاماژەمان پێکردن ئەمە ئیش لەسەر شتی زیندی ناکەین بە هیچ شێوازێک ئەمە دەمانێت دووبارە ئەو ئاژەڵ و باڵندانە بە سروشتی خۆی شاد بکەینەوە نەوەک ئەمە جینۆسایدی سروشتەکەی خۆمان بکەین و سروشتەکەی خۆمان لەناو ببینەوە. ئیشکردن لەگەر ئاژەڵ ئیشکردن لەگەر باڵندەی زۆر جیاوازە ئیشکردن لەگەر لە مامزەکی هاڵە زۆر قروسترە لەوەی کە لە تاوسەکی دروست دەکەین لەبەر ئەوەی مامز هەموو قەلبی لۆچەوە هەموو ئەڵقەی لاقی دەوێتن و دەستی دەوێتن شێوازی ڕاوستانەکان و لموز و ئەو مەوادەشی تقریبەن لە مەوادی تەیرەکانمان نێزیکە و هەر عینن نوع مەوادیوی تێدەکرێتەوە بەس چەند نوع مەوادێکی جیاوازی هەیە تێدەکەن و ئەوەی ئەمە سارانە ئەو تووکەیان لێ هەرنەوەرێتن و تووکەکەی تێکنێتستن. ئێستا ئێمە لە سروشتی خۆمان کەسانێکی زۆر هەنە لەو جۆرە مامزە بە خێو دەکەن یان لەو جۆرە مامزە لەو جۆرە مامزە ئەو کەسێک کە خاوەنەکانی هەیە مامزی هەیە لە کاتی هەیە نەخۆش دەکەویتن سەری دەبڕیتن چەقوی بەمنی دادێنیتن سەرەکەی لێ دەکاتەوە دێنتە کنەمە هۆردوک سەرەکە و گۆشتەکەش ئەمە گۆشتەکەشی دەدەینەوە سەرەکەشی لە بۆ تێدەخینەوە هەروەکو شێوازش خۆی بە جوانترین شێواز و دیکۆراتیشە بۆی دادەنین و چای دەکەینەوە دەیدەینەوە خاوەنەکەی بە خاوەنەکەی شاد دەکەینەوە ئەگەر پیستەکەی کرابیتە تەختیش چاچ دەکەینەوە بەس تەنها لاقەکانی نەدڕابیتن چونکە لاقەکانی دڕابیتن مەسافەی لاقەکانی کورتە ئەگەر بش دووریەوە شێوازی جوانی دیکۆرەکەی ناداتن کە وەکو شێوازی ئەوەلەکەی بیتن لە سروشتی خۆی بچیتەوە بەرام هەموو شتێککە چا دەبتەوە بەرام وەکو شێوازی ئێستا چاناتەوە ئەوە ئێستایی برادێک خۆمانە لە مەزرعی بەخێ کردیا چەند شوێنێکی بریندار بووە بەرام ئەمە هەستاینە هەموو شوێنە کارمان بزر کردیا لۆ ئەوەی جوانی مامزەکە بە دەربکەویتن عینی کابرا لە مارەدانێت دووبارە پێشار بکەوە.